ئۆفیسی پارێزگای هەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کاتی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانی ڕاگەیاند بۆ ئەو مەبەستە لە ڕێگەی 53 بنکەی تۆماری بایۆمەتری دەنگدەران ڕۆژانە لە سەعات 8 بەیانی تا سەعات 3 دوانیۆڕۆ پێشوازی لەو کەسانە دەکرێت کە کارتی دەنگدانیان کۆنا یاخود کارتی دەنگدانیان نییە دەتوانن سەردانی ئەو بنکانش بکەن و خۆیان تۆمار بکەن. بەڕێوەبەری ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیش ڕای دەگەیەنێت پرۆسەکە ماوەی 30 ڕۆژ بەردەوام دەبێت و ئەوانەی مافی دەنگدانیان هەیە دەتوانن سەردانی بنکەکان بکەن. ئێمە لە کاتی ئێستاوە کە 2 مانگە 2 دەستمان پێ کردووە بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بۆیە 53 بنکەی تۆماری دەنگدەرانمان کردوتەوە لە ناو هەموو پارێزگای هەولێر کە لە تەواوی سنووری هەولێر کراوەنە لە ساعت 8 بەیانی تا ساعت 3 دوای نیورانە ئەم بنکانەمان کرایتەوە. بە تایبەت لەم ماوەیە کە زیاترین ڕێژەی خۆتۆمارکردن دەبێتن ئەو بنکانانە یعنی ئەو مەواریدانانە کە تازەنە وەکو 2001 2002 2003. هاوکات خالید عەباس لە پرسراوی نووسینگەی دۆشی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەردەوامە لەو چوارچێوەیەشدا لە 41 بنکەی سەر بە ئۆفیسەکانیان دەست بە نوێکردنەوەی تۆماری بایۆمەتری دەنگدەران دەکەن. بینینی تۆمارە بایۆمەتری و هەروەسا بەرهەڤیەت ئۆفیسامەش بۆ هەڵبژاردنێت شەشی خزەیرانێک و بریارە ئەف ساڵە بهێنە ئەنجامدا. وەکیا دیار دوو پرۆسەسە سەرانسەری بنگەهێتمەی تۆمارە بایۆمەتری پێشتر هاتنە ئەنجامدان پرۆسەسا تۆمارە بایۆمەتری بۆوان دەنگدەرێت ئەوێت تانۆکە خو تۆمار نەکردی و هەروەسا پرۆسەسا دابەشکردنا کارتن بایۆمەتری بەردەوامی بۆ هەردوو پرۆسەسا ئەڤروکە پرۆسەسێکە زۆر گرنگ دێتە ئەنجامدان سەرانسەری هەر چلویەک بنگەهێتمە. لەگەڵ هەوڵەکانی حکوومەتی عێراق بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە عێراق سەرگەرمی جێبەجێکردنی ڕێکارەکانە بە مەبەستی ڕایکردنی کارەکانیشی حکوومەتی عێراق لە پرۆژەی قەرز بۆ پڕکردنەوەی کوردێنانی بودجە پشکی کۆمیسیۆنی دیاری کردووە.